سلێمانی ئێستا بزانم بەس من یەک کامی لە مۆرگرتووە کە ئەکەوێتە لای ئەوەی بەرزەپرتی کۆبانیەوەیەتە خوارەوە ئەگەر هەمووی وەکەوە بێ کەس لە سلێمانی پارەی پێ نامێنێ چۆن چونکە تەرکیزی خەڵک 100% نیانی تەرکیزی خەڵک ئەوە نییە 24 ساعتە چاوی لەسەر گێچەکە بێت یعنی تۆ هەر خۆت یعنی بڕۆ بە ڕێگەی دوکانە ناتوانیت ینی ناتوانێت باشە ینی خۆ نابێت دۆخی ڕشاوی خەڵک لەم بێ بازاڕیان لەم بەوە وە لە بەرچاویشتا بڵێ پارگە لە سەحفتای بۆ کۆمپانیاک کاکە زۆر قورسە ئەمە زۆر قورس بکراتە جادە و ڕێگا و بان و خەدەمات هەر زۆر باش بوو یەک شتی خۆشت بۆ باسکەم ئەو وتم بۆچی داوتانە بەم کۆمپانیا وتیان ئەزمموی هەیە وتم ئەزمموی چیە وتیان کابیرەکانی سلێمانی پێشتر ئەو داینە ئێوتم هیچیش ناکە عنی ئەم ئەزممونێکی سەرکەوتو نییە جاهرویسمە پرسیاری وەکم کاگالی ئەم ئەزممونە لە وڵاتانی تر هەیە پوینت تو پوینت من لە وڵاتانەی دەوروبەر نەمبیستووە وە بن شارەزانیم لە وڵاتانی ئەوروپا بەڵێ کامیلە هەیە بەڵام مەزانی لەکوایە چۆنە بەو ڕێژە زۆرە نییە یعنی من حەزەکەم جەنابتان بێن بەسەر شەستیە بە ڕێگەی دوکانە بە ڕێگەی چەمچەماڵە بڕۆن هەر نەفەسی نێشتوتەوە یعنی کاک هەر چۆن بڕۆی بەلایکەم هەر ڕێکەوتی بێت لە هیچێک و داوە باشە یعنی لە مایەکە دوو جار لێ بدەوە 200,000 کەواتە بیتە کرێکی کاک فەرحان زۆر باشە کاگەلی سپاس ناوی فەرحانە زۆر باشە